سەرەڕای لابردنی پاشەکەوتی موچە بەڵام هێشتا بازاڕی کار و جموجۆڵی بازرگانی هۆشی بەبەردا نهاتووەتەوە کە بە بڕوای شارەزایان و کارەکەی بۆ بێمتمانەیی هاوڵاتیان و بازرگانەکانە بە حکوومەت و نەبوونی متمانەیە لە نێوانیاندا. چونکە هاوڵاتیان هێشتا دڵنیانین لە بەغدا لە ناردنی موچەی فەرمانبەران و لەلایەکی دیکەشەوە لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە خەڵک هێندە قەرزاری بازاڕە کە تا ئێستا تەنها سەرقاڵی دانەوەی قەرزەکانیەتی. ئەم سێ چوار ساڵەی کە خەڵک تووشی ئەم قەیرانە داراییە بوو، تووشی ئەم بابەتە بوو کە موچەکەی پاشەکەوت کراوە، ئیتر پێداویستەکانی خۆی یعنی خۆی گونجاندبوو ئەم ماوەیە بۆ پارەکەمێک کە دەستی ئەکەوت بنمونە و بە تایبەت موچە خۆران و فەرمانبەران. ئێستا وای لێ هاتووە ئەو ترسە لە دڵی ماوە و وای لێ هاتووە کە بۆ ماوەیەک حتا ئەگەر فعلەن پارەکەش بدرێت بە تەواوەتی و هەموو 30 ڕۆژ جارێک مانگانە پارەکە بدرێت، ئەو ترسە لە دڵی هاوڵاتی ماوە لە ترسی موچە خۆر ماوە لە ماوەی تاقیکردنەوە ئەبێ ئەم بابەتە لەوانەیە 5 مانگ بێ 6 مانگ بێ 7 مانگ بێ فەرمانبەر وەکو لاینی دەرونی تاقی ئەکاتەوە بزان ئایا فعلەن موچەکە بە تەواوەتی وەرەگرێ لە کاتی خۆی وەری ئەگرێ اینجا وردە وردە لەوانەیە دەستی بکرێتەوە بۆ ئەوەی تۆ بەڕێزت پارە بچێت لە بازارەکان شت بکڕێ. ناجێگیری دۆخی سیاسی و پێکنێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و وەستانی پرۆژەکان کاریگەری گەورەی هەیە لەسەر بازاڕ و دروستبوونی جموجۆڵی بازاڕ. لە دوای ساڵی 2015ەوە زیاتر لە 113,000 کەس بەهۆی قەیرانی دارایی و داڕوخانی کەرتی ئابووری هەرێمەوە بێکار بوون. ئێستاش تا حکوومەت جارێکی دیکە پرۆژەکان وەگەڕ دەخاتەوە دروستبوونی جموجۆڵی بازاڕ بە هەمان بەستەڵەکی پێشوو دەمێنێتەوە. سێ خاڵ هەیە بێ چارەسەر بکرێ. یەکەمیان ئەبێ حکوومەتێکی ئازا و لێ هاتوو و ئەو حکوومەتە بە بۆچوونی من ئەگەر حکوومەتێکی باش بێت ئەبێت لایەنە براوەکان حکوومەتێک پێک بێنن بۆ بەرژەوەندی خەڵک. ئەوەی کە ئێمە ترس و دڵە ڕاوکێمان هەیە ئەم جارەش حکوومەتەکەی کابینەی نۆ نەتوانێت بەرژەوەندیەکانی خەڵک بپارێزێ. ئەبێت پاشەکۆتی موچەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو پارەی بەڵندەرانەوە ئەو قەرزانەی بەڵندەران کە هەیەە لە لای حکوومەت ئەبێ پاکتاو بکرێ، ئەو پارەی پاکتاو نەکرێ بۆ زانیاری بەڕێستان. موچەیە کە ئاچێتە بازاڕەوە ئێستا قەبارەکەی یاخود بەڕەکەی زیاترە لە 600 ملیۆن دلار بەقەدەر ئەوە کاریگەری نییە کە 100 ملیۆن دلار یان 50 ملیۆن دلار ئەدرێ بە بەڵندەران و ئەخرێتە بازاڕەوە. ئەو 50 ملیۆن دلاری بەڵندەران یەکسەر ڕاستەوخۆ جوڵەی بازار لە جوڵەی بازارە بەدیەکرێ، بەڵام ئەوەی کە ئەدرێ بەدەست خەڵکەوانێ و بە فەرمانبەران کاریگەری ڕاستە هەیە، بەڵام ئەو کاریگەریە بە قوتەی نیوە گەوەی پارەی بەڵندەران ئێمە ئازاد بکەین. بڕیاری پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا هەڵدەگیرێ و گەرچی مانگێک بەر لە ئێستا حکوومەتی هەرێم بڕیاری هەڵوەشانەوەی پاشکەوتی موچەیدا، بەڵام لابردنی پاشکەوت کاریگەریە و تۆی لەسەر جموجۆڵی بازاڕ و هەلی کار نەبووە و شارەزایان هۆکارەکەی بۆ بێمتمانەیی بە حکوومەتی هەرێم دەگەڕێنەوە و پێیان وایە مەترسی هەیە لەسەر ئان و ساتێکدا موچەی فەرمانبەران بگەڕێتەوە سەر سیستەمی پاشەکەوت وەک ڕابردوو.